سڵاوتان لێبێ قوتابیان خوێنکارانی عزیز لە خزمەتتانین بۆ درێژەدان بە ڤیدۆکانمان سەبارەت بە کەمترین کۆنمرە وەرگیراوەکان لە زانکۆڵاین و پارالێل و ئێواران بۆ ساڵی خوێندنی 2022-2023 لە هەموو زانکۆ پەیمانگاکانی هەرێمی کوردستان. خۆشەویستان، لە درێژەی ڤیدۆکانمان سەبارەت بە زانکۆی ڕاپەڕین باسی کۆلێژی پەروەردەی بنەڕەتی بۆ ئێوە خۆشەویست دەکەین تاوەکو بزانین بەشەکانی چین، کەمترین کۆنمرە وەرگیراوەکانی چەندن، پارالێل و ئێواران، پارێزگا و گشتی لە چه ئاستێکان بۆ ئەوەی ئەم زانیاریانە وەربگرین تا کۆتایی ڤیدۆ بینەرمان بن. یەکەم بەشمان لە کۆلێژی پەروەردەی بنەڕەت لە زانکۆی ڕاپەڕین بریتیە لە بەشی زمانی ئینگلیزی کە لە قەکانی زانستی وێژەی وەرەگرێت 71.6 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 89. پارالێلی پارێزگا 66.2 و گشتێکەی 73.3. ئێوارانی پارێزگا 58.051 و گشتێکەی 67.2. بەشی زمانی کوردی کە لە قەکانی زانستی وێژەی وەرەگرێت زانکۆڵاینی پارێزگا 62.5 و گشتێکەی 69.2. پارالێلی پارێزگا 58.1 و گشتێکەی 64.4. ئێوارانی پارێزگا 59.055 و گشتێکەی بە هەمان کۆنەمرە. بەشی باخچەی ساوایان لە زانکۆی ڕاپەڕین کۆلێژی پەروەردەی بنەڕەت 64.2 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 70.4. پارالێلی پارێزگا 58.515 و گشتێکەی 65.057. بەشی زانستی کۆمپیوتەر کە تەنهەڵقی زانستی وەرەگرێت 62.2 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 70.3. پارالێلی پارێزگا 61.1 و گشتێکەی 77.352. بەشی ماتماتیک کە تەنهەڵقی زانستی وەرەگرێت 64.389 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 68.5. پارالێلی پارێزگا 6.7 و گشتێکەی 62.9. کۆتا بەشمان لە کۆلێژی پەروەردەی بنەڕەتی لە زانکۆی ڕاپەڕین زمانی عەرەبی بۆ قسەکەرانی بیانیە کە لە قەکانی زانستی وێژەی وەرەگرێت 61.588 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 70.623. پارالێلی پارێزگا 59.3 و گشتێکەی 62.7. ئێوارانی پارێزگا 6.317 و گشتێکەی 6.6. ئەزیزان و خۆشەویستانی من، ئەوەی کە باسمان کرد بریتی بوو لە کەمترین کۆنمرەی وەرگیراو لە کۆلێژی پەروەردەی بنەڕەت لە زانکۆی ڕاپەڕین بە هیوای ئەوەی ئەو کەمترین کۆنمرانەی بۆ ئێوەی خۆشەویستی خوێنینەوە جێگای سود و ڕەزامەندیتان بێت و بتوانن لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین وەکو بەرچاوڕوونیەک بەکاری بێنن. بۆ ماندووبوونمان لایک و کۆمنت سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن و هاوڕێیانیشتان ئاگادار بکەنەوە. هەروەها ئێمە لە ئینستاگرامیش بە هەمان ناو ناونیشان لە خزمەتتانین بۆ ئەوەی وەڵامی پرسیارەکانتان بدەینەوە. هەر پرسیارێک یا ڕوونکردنەوەیەک پێویستان پێی بوو ئێمە لە خزمەتتانین بینێرن تاوەکو وەڵامتان بدەینەوە.